قوتي أجر كتابي عربية باب روى أجر كتابي كردية ممنوع وباب قريتوه حتى نزيك يازدو 20 دقيقة شو من يان راقرت يعني آشاك بوكو سجي بس بيسوتا مان لعدبو هر لدورو بريان بصور بس 50 زمان داوي باريان كرد بلان بقسنا تاڕادەی وەکو باندێک دەردەکەوتن وەکو ینی ئەوەی کە نەخشەیەکیان داڕشت بی 400-500 بار هەڵگر باشە پڕبارە هەمووی سۆنەر کرا بەڵام سارەکەی من کە سارێکی بچووکە قەمەرەیە ئەوەی من بەڕێ نەکرا ڤیدیۆکەم بڵاو کردەوە پەیامێکم بۆ تۆ ڕێبوار نارد کە ئەمە بەڕاستی حاڵ نییە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێ بێت درەنگانی شەوی ڕابردوو گەنجێکی کورد کە دانیشتوی شاری هەولێرە پیشەی فرۆشتنی کتێبە دەیەوێت لە شاری سلێمانیەوە بگەڕێتەوە کەرکووک و لەوێش دوجار بگەڕێتەوە شاری هەولێر بەڵام دوجار لە بازگەی کەرکووک ڕێگری لێ دەکەن بە بیانووی ئەوەی کە کتێبی کوردی لێە پێەیە واتە ئەوت کۆمەڵێک یعنی خودت بڵێم چەند کارتۆنێک کتێبی کوردی لایە دەیەوێت بیهێنێتەوە بۆ هەولێر بە گوتەی خۆی کتێبەکان ئاساین بەڵام ڕێگری لێکراوە و تەنانەت ناسنامەکەی لێوەرگیراوە و دوای چەند کاتژمێرێک ئینجان ناسنامەکەی پێدراوەتەوە من بۆ ئەمە بەستا دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خودی خۆیدا بکەم کاک ڕێبین بفەرمووە ئێرە سوپاس بۆ ئەم دەرفەتە پێم بڵێ وردەکاری ئەم ڕووداوە چۆن بوو سەرەتا بەخێر بێن سوپاسان دەکەم دوێنێ بۆ بابەتی هاوکاری کەسێکی نزیکم نەخۆشە لە سلێمانی چوین پێویستی بە فەحس و ئەو بابەتانە بوو بۆ هاوکاریکردنی ئیدی من کتێب فرۆشم باشە هەندێک کتێبم نەقز بوو چوومە بازار ئێوارەکەی و چەند کارتۆن کتێبێکم کڕی و ئاسایی ئێوارەکەی بەڕێکەوتین و ویستمان بە جادەی کەرکووک بگەڕینەوە بۆچی وستان بەم شەقامە بگەڕێنەوە بۆ بە سلێمانی هەولێر هەم شەو بوو هەم دوو سایدا لەوانێ لەبەر زیاتر لەبەر سلامەتی خۆمان حسابی ئەومان کە جادەکە دوو سایدە بەڵام لەوانێ هەندێک حساباتی ترمان نەکرد کە بۆ نەتووشی وەزعێکی ئاوا بووین ئیدی گەڕاینەوە لە سەیتەرە کوردەکانمان تێپەڕاند گەیشتینە ئەو سەیتەرەی نزیک کەرکووک واتە بە چۆمچەماڵ تێپەڕین و گەیشتنە نزیک کەرکووک سەیتەرێکی لێ سۆنەری هەیە ئەوەی بۆ نەبار هەڵگرەکان لەوێ سڕێی لێ دەگرن ئیدی گەیشتینە سەیتەرەکە ئاسایی گوتی لادە زۆر تەبیعیە لامدا بۆنا سندوق و دەرگاکانم کردەوە کەسێک هات تەماشا کتێبەکانی کردوانە بۆم ڕوون کردەوە کە ئەو کتێبی 1001 شەوەیە ئەوە سینۆ هەیە و کتێبی منداڵانە کتێبی ئاسایی کتێبی ئاسایی بوون زۆر ئاسایی قەدەخکراوت لا نانا هیچ کتێبێکم لا نەبوو ئێستا بۆت باز دەکەم هەیدی کەسێک لەوانە عەرەب بوو ئەوەی تەبان هەمویان عەرەب بوون زۆرنیانە من کوردم لەوێ نەدیت لە ناو سەیتەرەکە گوتی کە ئەگەر ینی بەو کەسەی گوت کە نزیک من بوو کە دەی پشکنی گوتی ئەگەر کتێبی عەرەبیە با بڕوە هەر زۆر بە سادەیی بە عەرەبیکی زۆر سادە بە ئاسانی تێگەیشتم ئەگەر کتێبی کوردیە مەمنوع با بگەڕێتەوە زۆر بەسراحەت بۆچی کتێبی کوردی مەمنوع و قەدەغەیە ئەدی برایکم لەگەڵ بوو گوتیەوە بە بۆنەوە علمە معریفەیە ئەوە چۆن دەبی نا دەیگوت مشکلە ئەوە نییە بەس مەمنوع و دەبێ بگەڕێتەوە باشە ئیدی گوتم باشە نەیگوت دەبێ بگەڕێتەوە دەبێت سۆنەر بکا لەوێ باشە بەڵام دەیگوت مەمنوعە ئەوە بوو سەنەویەکەم لەوێ گوتیان دەبێت لەو ژوورەی بەجێ بێڵی دەچی سەنەویەکەم لەوێ لێوەرگیرا گوتیان دەچیتە ساحەی دیوان ئاوایان گوت ساحەی ئەمنیەتی وەتەنی باشە لەوێ پرسیارم کرد دوسێ جار و دەزغڵەتیان دام لاوانی دەدەقە لەو ناوە سۆڕان بەسارە هەتا شوێنەکەم ئاخر جار دۆزیتەوە باشە چوومە نزیک سۆنەرەکە ئەو ساحەی ئەمنیەتی وەتەنیە باشە لەوانەیە نزیکەی ینی 400 بۆ 500 بار هەڵگر لەوێ سڕی گرتیە و سۆنەر بکرێ زۆر ینی بە خاوی ئیشەکە دەڕوە کێشەکەەوە نییە بەڵام بۆت باز دەکەم ئەنی ئەو سڕەگرتنە چۆن بوو ئەیدی چوینە ئەوێ باشە دوو ملازم بوو نازانم ئیدی پلەدار بوون لەوێ دەیان پشکنی کۆمەڵک بوون کۆمپانیایکی لەوێ لە لای ئەو سیارانە ئیش دەکەن کە ینی باریان پێەیە ینی دەیان پشکنن لەگەڵ ئەو سەربازانە جلی مەدەنی بوون سەیری کرد باشە لە سەیتەرەکە تەنها داوای ئەوەی لێکردم کە سەنەوەیەکە بەجێ بەڵم بچم لەو ساحەیە ڕسمیان بۆ دەنێردرێ باشە واتە ئەشاکان لە ساحەکە ڕسم دەگیرێ و لە بۆ سەیتەرەکە دەنێردرێ و بە ماوەی 5 دقەیەک یا ئەو تا ڕەفز دەکەنەوە دەیگەڕێنەوە یان ئەوە تا تاو دەڵێ بڕۆ باشە کۆتاییان بۆ تۆچی بوو لەوێ لەو ساحەیە باشە من نزیک 8:30 و 8:40 دقە بوو باشە
هەتا نزیک 11 و 20 دقەی شەو منیان ڕاگرت باشە ئەنی ئاشاک وەکو سەگی پێسووتامان لات بوو هەر لە دەوروبەریان بسۆڕێ کاکە جان ینی دەدەقی ئەوڵی وەکو بڵی داوام لێکردن مساعدەمان بکەن ئەمە تێپەڕین زۆر درەنگە هیلاچین و شتێکی قەدەغکراومان پێێنی کتێبە باشە ینی شتێکی زۆر ئاساییە و جاری تر بەوێداچوینە ئەشان بۆ هاتیە ینی ئاسایی بووە ئەوە بوو هەر تاخیری کردم هەر 2 دقەیتر 2 دقەیتر ئەو بووە 11 و 20 دقەی شەو ینی لە 8 و نزیک 40 دقه تا 11 و 20 شەو ئەو بووە من هەیان هەر تاخیر کرد ینی هەر دەیگوت 2 دقەیتر 2 دقەیتر ئێستا ئیدی ئەو بوو تاخیر بوو باشە هەتا ئەو کاتی ینی زۆر بە ساردی زۆر بە ناشرینی وەڵامیان دەدامەوە ینی وەکوی کە هیچ حسابێکت بۆ نەکانی وەکو هاوڵاتیەک نەبوو وەکو مرۆڤێک مامەڵیان تەماشایان نەدەکردی ئەگەر بەرتیلیان ئێستا بۆت باز دەکەم باشە بابەتی بەرتیلەکە چییە بەس 50 زمان داوای پاریان کرد بەڵام بە قسە نا باشە ینی بە قسە داوایان نەکرد بەڵام بە 50 زمان داوایان کرد ئەنی هەموو ئیشارەتێک هەموو جوڵەیەکیان ئەوە بوو داواکردنی پارە بوو باشە من دوایی وەکو بڵی لێکدانەوە بۆ قسەکانیان کرد داواکردنی پارە بوو بۆیە ئەمنیان ینی لە کاتێکدا من ڕازی بووم بۆی بگەڕێمەوە پاش ئەوەی 10 دقه بۆ نەقسەم لەگەڵکردن ینی تاوا بێ ئومێد بووم گوتم دەگەڕێمەوە بەس هەویەکەم بدەنەوە هەویەکەم لە ساحی ئەمنی وەتەنی بوو سەنوێگەشم لە سەیتەرەی بوو نادەداوە باشە ئیشی خەڵکیان تێدا پەڕاند منیان نەدەداوە دەمێک لە ژوورەوەیان دادەنا دەمەک بۆ ئەو پلەدارانە دەهاتنە دەرەوە ینی کاکی گیان بەس هەویەکەم بدەنەوە بە 2-3 کەس جوابیان نەدەداوە ینی هەموو ئەو ساحەیە یەک کرێکاری ئەوی لێبوو کە کوردی بزانی ینی خوا خێری ئەو بنووسی ئەگینە هەر بەڕاستی ببووین بە فیلم باشە لەبەر ئەوان ئیدی ئەوە بوو ئاخیری دوای ئەوەی بۆ 11 و 20 دقه 11 و ئەو جەگوتی دەبێت بە پێ لەوانەی نزیک کیلۆمەترێک دوورە سەیتەرەکە بە پێ نەک بە سیارە وتم کاکی گیان تۆ هەویەکەم بدەوە و دەچمە ناو سەیتەرە سەنەوەیەکە وەردەگرمەوە و دەگەڕێمەوە تام هیچ کێشەیەکم نییە ڕازیمە بەوەی کە تاوە ئەتو دەڵێ نابێت دەرچێت دەرناچم وتی نادەبێت بە پێ نابێ بە سیارەکەشت بچی بە پێ بچیە سەیتەرەکە لەوێ سەنەوەیەکە وەرگرەوە ئەمن ئەوە تا ڕسمی تۆ دەنێرم تاو ڕسمەکەت دەنێرم کە ئەتۆ دەچی سەنەوەیەکە وەردەگریەوە ئەو جە دێوە ئەو جە هەویەکەت دەدەمەوە باشە چوویمە ناو سەیتەرەکە دەتگوت چاوەڕێمە یعنی وەکو تا ڕادەی وەکو باندێک دەردەکەوتن وەکو ینی ئەوەی کە نەخشەیەکیان داڕشت پێی خطوە بە خطوە بزانن چ دەکەن باشە کە چوم هەبێک ینی سەنەوەیەکەی من لەسەر مێزەکەی بوو ئەمنیش گوتم ئەوە سەنەوەیەکەمە و ینی بم دێەوە زۆر بە ناشرینی زۆر بە ئەنی شکڵەکەیم لەبیر ناچیتەوە هەر ئاوای دەکردم یاڵە نییە سەنەوەیەکە ئاوا لە پێشە من خستە بن مێزەکە و وتی بڕۆ ئەتو لەکوێ بووی تم کاکی گیان 3 ساعتە ئەمنیان تاخیر کردیە لە سۆنەر و لە ساحی ئەمنی وەتەنی وا دیگوت نا یاڵە بڕۆ ئەتو دەیگوت ئەتو تێپەڕی لە سەیتەرەی 3 ساعت تێپەڕی ئەتویان گەڕاندیتەوە تەماشا و فیلمەی ئەتویان ینی بە حسابی ئەمن تێپەڕیمە لە سەیتەرەمدایە ئەمنیان گەڕاندیتەوە ئەمن تازە لە بۆ سەنەوەیەکەم هاتیمە ئەیدی ئەو فیلمیان پێکردم لەوانێت 10 دقه لە لایوی ینی کاکی گیان مساعدەم کە ئیدی عەرەبی تێنەدەگەی ینی لی تێدەگەیشتم لەمە بەستی بەڵام ئەوە نەبوو بتوانم جوابی دەمەوە ینی هەر دەمگوت مساعدەم کە ئیدی تەواو ینی خۆم ئەنی لە کەشێکی ناخۆش دیتەوە ئەوە بوو بێ ئومێد بووم گوتم شکران ویستم دوو شەقا و ڕۆیشتم یەکسەر نوقەیەکی لێوهات کە وتی وەرەوە ئیدی چوومەوە دیسان چەند دقەیەک ئاوا لە دیاری ڕابوەستە نەجوابت بداتەوە نە هیچ دوای لێکدانەوەم بوو ئەو حاڵەتەی وی کرد هەموو هەدەفێکەوە بوو وەکو بڵێ لە ساحی ئەمنی وەتەنیەکە پێیان گوتیە کە ئەوە تا ئێستا پارەی نەداوە ڕازی نەبووە باشە برایەکم لەگەڵ بوو لە دەوروبەریان دەسوڕا دوای پێگوتم گوتی ئەوانە لە بینی خۆیان هەر دەڵێن ئەوە تێناگە ئەوە فێر نییە ئەوە یعنیا بنەوە ئەوە لە مەبەستی ئەمە تێناگە نایدا پارەی نادا باشە بە زمانی حاڵ ئاوایان دەگوت ئەوە بوو ئەو جە تەلەفۆنی لەگەڵ ئەو بۆ ئەبوو شواربەکان کرد ئەو پلەدارەکان یعنی وەکو سکاتیۆن ئاڵم بە خۆیان بە پێی دەگوت ئەبوو شواربەکە تەلەفۆنی لەگەڵ کردیا ئەو ڕێبین لێرێ ئایا سارەکەی لەکوێ تاکید سارەکەی لە لای تۆیە دەیگوت سارەکەم لە ساحی ئەمنی وەتەنیە دەیگوت تاکید لە لای تۆیە ئێ بابا ئەی سارەکەم لەکوێ ئەم بە پێیان هاتیمە ناو سەیتەرەکە ئەوە بوو دوایی ئەوەی کە ینی تەواو ینی جۆکە ناخۆش بوو ئەو جە سەنەوەکەی دامە و ئەو جا چوومەوە ساحی ئەمنی وەتەنی کاکی گیان ئەوە سەنەوەکەم هێناوە هەویەکەم بدەوە کە سەنەوەکەی لێ وەرگرتم جامەکەی ڕێک لە سەر داخستم ئەوە چەندە ئەوە سعات 12 چارەکی دەوێت 12-20 دقەی دەوێت یعنی ئەو دەورەیە ئەنی تەواو کۆتایی پێدە من سەنەویم وەرگرتووە هەویەکەم بدەو بە ئەم بگەڕێمەوە
ئەو بوو خۆی تاخیر کرد لە ژوورەوە باشە قەرەباڵغێکی وانە مابوو ئەو 400-500 بار هەڵگرەی کە بۆم باس کردی سڕیان گرت بوو تا ئەو کاتە هەمویان بەڕێکران یعنی یەک بار هەڵگری لێ نەبوو سڕەکە چۆن بەڕێکران بۆچی تۆ بەڕێ نەکرای مەبەستم چییە 400-500 بار هەڵگر باشە پڕبارە هەمووی سۆنەر کرا بەڵام سارەکی من کە سارێکی بچووکە قەمەرەیە ئەوەی من بەڕێ نەکرا لە کاتێکدا ئەمن بەڕێکردنیشم نەدەویست گەڕانەوەم دەویستاوە ئەمن دەگەڕێم و ئەو جا بەڕێیان نەدەکردم یعنی بە هەموو زمانی حاڵ داوای پارەیان دەکرد ئەوە بوو ئەو جە دوایی لەوانەی 5-6 دقه اینجا جامەکەی کردی تۆ کاکیجان هەویەکە و سەنەوەکەم بدەوە ئیدی جوابت ناداتەوە هاتە دەرەوە و چەند دقەیەک خۆی تاخیر کرد و ئەو جا نەفەرێکی نارد بۆنە هەویە و سەنەوەکەی نادەرێ ئەو جارە دیساندایە دەستی پلەدارێکی تر بڕۆ ژوورێ تەسجیلیکە ئی خۆی لە ژوورەوە بۆ لە ژوورەوە تەسجیلی ناکەی سجلی ناکەی ئەو جە دیسان چیتە ژوورێ کاگڕێبین پێم بڵێ بۆچی بەم شێوەیە گاڵتە بە کورد دەکەن کورد بەم شێوەیە لە بازگەی کەرکووک دەوەستێنن و ڕێگە نادەن کتێبی کوردی داخڵ بێتن تەنیا ڕێگە بە کتێبی عەرەبی دەدەن تۆ ئەمە چۆن دەبین لە ڕاستیدا ئەمن نازانم وڵامی ئەو پرسیارە لەوانەیە لە لای بەرپرسانی کوردبی لە کەرکووک هیچ کەسێک نهاتە سەرخە تەلەفۆن بۆ کەس نەکرد تەلەفۆنم بۆ کەس نەکرد چونکە لەوێ شەبەکەی ئینتەرنێت ئیشی نەدەکرد لەو ناوچەیە دیارە بەو شێوەیە ئینتەرنێتەکان ئێمە ئیشی نەدەکرد نازام لەوێ چ ئینتەرنێتێک بەکاردێنن بەڵام کەس نهاتە سەرخەت ئەوە بوو من دوای ئەوەی کە لەوێ دەرچووم اینجا ڤیددیۆکەم بڵاو کردەوە پەیامێکم بۆ کاک دکتۆر ڕێبوار نارد کە ئەمە بەڕاستی حاڵ نییە و من دەمەوێت لێرە ئاماژە بۆ بدەم من کەسێکی بێلایەنە باشە من وەکو پارێزگار نامم ینی پەیامم بۆ ئەو نردووە ئەگەر پارێزگار لای هەر حزبێکی تریش بووە بۆ ئەوم دەنار کە پارێزگار بوو ینی هیچ پەیوەندیکی بە بۆ منە لایەنداری نییە من کەسێکی بێلایەنم ینی ئەو بوو ینی پەیامەکە خۆڕسکە هیچ ئاراسیکی نییە دەمەوێت ئاماژە بۆ بدەم قسەی کۆتایی ئەو بوو سەنەوی و هەویەکەمی لەلا بوو باشە ئاخیر قسە ینی دوای ئەوە 3 ساعت و منی ڕاگرت باشە 12-5 دقەی دەویست ئەنی لە من دەپرسی ئەتو ناوت چییە باشە ینی پرسیارێک بوو بەڕاستی تاسام ئەمن ناسنامەکەم لای توێیە 3 ساعت و ئەم بۆ ناسنامەکەم ڕاوەستاوم بۆ ناوەکەم ڕاوەستاوم تو تازە تا نزیک ساعت 12 تازە بە من دەڵی ناوت چییە ینی ئەو بڕێک بەڕاستی نەمتانی جوابی دەمەوە ینی دڵم بەڕاستی پڕ بوو ینی خۆم لە حاڵەتێک دیتۆ بەڕاستی ئەو کورد ئەوەی لاتە یخۆ قەرارە ئەوێ دڵی کوردستان بی قودسی کوردستان بی ینی کورد لەوێ ئاوا بێنرخە ینی بەڕاستی لێرەوە داوا ئاراستی بەرپرسانی ئەوێ دەکەم ینی ئەو من تەواو گەڕامەوە هیچ ئیشێکشم پێیان نییە و هیچ بەرژۆندێکیشم لەگەڵیان نییە باشە هیچ بەرژۆندێکم لەو قسانەش نییە بەڵام داوایان لێ دەکەم بە ئەنی کورد بەهای بۆ بگەڕێتەوە باشە ئەگەر کورد قەرارە بەو شێوە لە کەرکووک بمێنێتەوە بەڕاستی نەبوونی زۆر باشترە چکە نەبوونی لەوانەیە بەها بێ بۆی باشە قیمەت بێ خۆ قڕسکردن بێ بەڵام بوونی لەوێ بەو شێوەیە بەڕاستی بێبەهاییە دەستەکان خۆشکاگرێبی بینەرانی پایتەخت ئەوە جێویستی بوون گوتەکانی ڕێبین عەبدوڕەحمان بوو ئەو گەنجە کتێبفرۆشە کوردەی دانیشتووی شاری هەولێر کە لە بازگەی کەرکووک درەنگانی شەوی ڕابردوو بەهۆی ئەوەی کە کتێبی کوردی لایە ڕێگریان لێ کردووە و نەیان هێشتووە داخڵی نێو شاری هەولێر بێت وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکانی پایتەخت میدیا بێت.